بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان نێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزدام. یەکێک لە کەسایەتیە دیار و ناودارەکانی کوردستان کە تەنانەت لە دنیای عەرەب و ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە ڕێگەی کتێبەکانیەوە ناسراوە، شاعیر و نووسەر و گەورە پیاوی ئاینی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە. ئێمە ئەمڕۆ بۆ ئەوەی کەمێک زیاتر لەسەر ژیانی تایبەتی مامۆستا ئاشنایەتی پەیداکەین، میوانداری خات و ئەتیە کچی مامۆستامان کردووە. لەم بەرنمەیەدا هەوڵەدەین کۆمەڵێ بابەتی گرنگی مێژووی و تایبەت بە ژیانی مامۆستا و هەروەها خانەوادەی بەڕێزیان بە ئێوەی خۆشەویست بناسیێنین. خات و ئەتیە یاخود مامۆستا ئەتیە بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆ. زۆر سوپاسدانەکەم بژیت درێژ بێ. با لەوێەوە دەست پێ بکەم. زۆر جار باسی شوێنی لەدایکبوونی مامۆستا کرێ، یەکێک گەڵێ لە مەریوان لەدایک بوو، یەکێک گەڵێ لە خۆرماڵ لەدایک بوو. ئێوەکو بنەماڵەوە بە تایبەتیش جەنابی مامۆستا بۆ خۆی گەورە عالمێکی گەورە بووە و هەر لە مناڵیەوە خوێندوێتی بۆ خۆی لەسەرەوە یاخۆ ڕای ئێوە لەسەر شوێنی لەدایکبوونی مامۆستا چییە؟ کوێیە بەڕاستی؟ وەڵڵاهی یعنی زۆربەی ئەوەی کە ئێمە بەڕاستی بزانین لە مەریوان لەدایک بووە. لە مەریوان لەدایک وا تەسەوورەکەین، چونکە باوکم خۆشی نەینووسیوە یان لەبەر زروفی سیاسی ئەوسا بووە کە بڵێ لە مەریوان و ئێرانە و ئێمە لە عێراقین و باوکم چونکە تۆزە حەزەریە کرد لەو شتانە. بەڵام ئەوەی من بزانم باوکم لە دێیەک نازام ناوی دێکە چیە تەبعەن لە دێیەک لە دێهاتەکانی مەریوان لەدایک بووە لە بنەماڵەیەکی ئاینی هەژاری پێکهاتوو لە دوو خوشک و برایەک کە باوکم بووە لەگەڵ دایکی و باوکیە. بەڵێ کەواتە ئەگەر باسی ئەوواکەی تۆڵی بنەماڵەیەکی ئاینی هەژار، ئەمانە کەواتە کەی بنەماڵەی بڵێن ئێوە باوکت هاتوونەتە منتیقەی هەڵەبجە یاخود خورماڵ یا باشووری کوردستان یەکەم جار لەکوێ گیرساونەتەوە؟ وەڵڵاهی ئەو بنەماڵەیە نەماوە، وەکوینەڵێ بڵاو بۆتەوە دوای 4 ساڵ کە باوکم لەدایک بووە تەمەنی 4 ساڵ بووە دایکی عەفو تەوسیەی خێزانی کردووە باپیرم و توێتی کە ئەم مناڵە کە باوکم بۆ لەدایک ئەمە ئەگەر ئیشەڵڵا کوڕ بوو ناوی ئەنێم حاجی مەلاکەریم، هەر لە مناڵی و پێی وتوە حاجی مەلاکەریم. ئیتر زۆر نازدار بوو بەسەر دوو خوشکە دوو کچا هاتووە. ئیتر کە بووە بە 4 ساڵ 5 ساڵ باوکی ئەمری خوای کردووە. کە باوکی ئەمری خوای کردووە طبعا تەوسیەی هینەکەی کردووە زۆر زۆر پێی وتووە ئەبێ ئاگات لێ بێ، ئەبێ بخوێنێ، ئەبێ لەکوێ مەلایەکی باش هەبوو بینێری بۆ لای تا حاجی مەلاکەریم پێ بگا. ئیتر دوای ئەوەش دایکی پاش ماوەیەکی کەم هەم وفاتی کردووە. ئەمێنەوە ئەم دوو خوشکە و یەکێکیان ئامینەی ناو بووە، یەکێکیان ڕابیعەی ناو بووە. پەیوەندیەکی چونکە باپیرم باوکی باوکم مرید و مەنسوبی شێعەلادین بووە، هیمەتی حازر بێ. ئیتر ناردوێتی بە دوایەنە هاتوونەتە بیارە. خوشکە کە دەستی کێشاوە بەسەر ئەم دوو خوشک و برایەوە لەبەرەوە کەسیان نییە، مامیان نەبووە، خاڵیان نەبووە. یعنی زۆر زۆر هەموو جارێ من بەگاڵتۆم وت باوکەتەوە ئەو کەسانی کە لە کەس نییە ئێوە ڕۆڵە خوا کەسی هەمومانە. ئیتر شێخ پاڵپشتی هەموویە هەرسێکیانی کردووە تا خوشکەکانی گەورەتر بوون لە باوکم تا گەیشتونەتە تەمەنێک یاونی بەشوو چون بە ڕێگەی خۆیانەوە. باوکیشم تر خراوەتە بەر خوێندن لە 5 ساڵیە قورئانی ختم کردووە و هەنێک کتێبی وردەی یان پێ وتووە و ئیتر تۆزێ گەورە بووە بەرەبەرە نەسیحەتی زووی دایکی و هین گرتوویەتی گوێ. ئیتر باوکم ئەکەوێتە هەوڵی ئەوە چونکە لە ناخیا بووە پێ بگا باوکم حەزی لە خوێندن و خوێندەواری بووە.
حەزی لێ بووە و زانی وشێتی شێخ پاڵپشتی خوشکەکان یەکا لە بەرەوە خەمی خوشکەکانی نەبووە ئیتر ئەم دێ و ئەو دێ و لێکوێ مەلایەک باش بێ و لەکوێ مزگەوتێکی باش بێ باوکم ڕۆیشتووە و دەرسی لا خوێندووە. ئەی ناڵێن ئەو کاتە چۆن ژیاون وەڵا ژیان چی بووە لە ساڵی 1990ەکانە ئەبێ ژیان چۆن بوو بێ خاستن بێکی بەنسبەت یەکێکی بێکەسەوە ژیان ناڕەحەت بووە وەڵا ئەو پەڕ ناڕەحەتی چەشتووە باوکم یعنی باوکم هیمەتی خۆی یعنی شخصیەتێکی بووە زۆر بە شخصیەت و بە قووەت بووە ئیرادەی هەبووە ئەگەر ئەو ئیرادەی نەبووە قەت نەبوو بە هیچ بەڵام ئیرادەیەکی زۆر زۆر هینیە بۆی تر بە نانەڕەقە و بە نانی وشک و بە شۆربا و نازانم چی و ئەمانە خۆیان پێگەیان و گویان ناوەتێ ئێتر ئەم مزگەوت و ئەو مزگەوت و گەڕاوە ینی بە کوردستانە بە شارۆچکەکان گەڕاوە زۆربەی دێهاتەکان لە پێشا گەڕاوە تا مناڵ بوو ئەمجا کە گەورە بووە ئیتر بەرەو شارە گەورەکان بەرەو هەنێ شاریکە مەریوان و ئەمانە ڕۆیشتۆ و مەلای بەناوبانگی ئەو کاتە دەرسی خوێندووە لایەن و ئاخرشتی شاتوەتە سلێمانی لە سلێمانیش لە یەکێ لەو مزگەوتانە کە من لە خەیاڵم بێ مزگەوتی مەڵکەنیە تر نازانم چ مەلایەک لێوێ بووە لەوێ دەرسی خوێندووە بەڵێکەواتە هەر وابزانم هەر لە سلێمانیش ئیجازەی مەلایەتی وەرگرتووە بەڵێ بەڵێ تر کە گەورە بووە و کاتی ئەوەی هاتووە ئەوە خەریکە ئەبێ بە مەلا هەنێ لەو مەوادانە کە 12 علم ئەبێ ئیمتیحانی تیابا و ئەبێ شارەزایی تیا هەبێ بیزانێ لەوانە وەکو بیستویەتی لە لای شێخ عومەری قەرەداغی ئەوانە شارەزای ئەو مادانەیە چۆتە خزمەت شێخ عومەر یعنی زۆر هێنی کردووە زۆر تەقدیری باوکبی کردووە کە چۆتە لایی و دێتە قوربان من هاتوومە تەلات ئەو دەرسانە بخوێنم ئەوش توێتی مەلاکەریم ئەوش هەر پێی وتووە مەلاکەریم توێتی مەلاکەریم من ئەتوانم جێت بکەمەوە وەکو وتم ئەتوانم جێت بکەمەوە بەڵام نان نییە کاتی هەربی عالەمی بوو گرانی و یعنی سەختی ژیان زۆر بووە توێتی من بەسەر چاوجێگە دەکەمەوە و چیشی بێ و خزمەت دەکەم و دەرس پێ ئەڵێم لەو مادانە من نازم مادەی ئوستورلاپە و مادەی نازم فەلەکە و مادەی چیە و ئەمانە لای مامۆستا شێخ عومەر خوێندوویەتی و زۆریشی خۆشویست و مامۆستا شێخ عومەر چونکە فەقێیەکی زیرەک بووە زیرەک بوو یعنی احتیمامی یاوە بە خوێندنەکەی وتێتی دانەوایەکەیە لەو خوای مزگەوتەکەەوە بچۆ پێ بڵێ ئەگەر نانە بۆ دابین بکە من جێگا بە سەر چاو جێگەتەکەمەوە ئیتر وەڵا کە باوکم چوو وتێتی بە ساحێبی نانەواکە من مامۆستا شێخ عومەر ناردوومی و وەری گرتووم لە خانەقاو بەس ژیان خواردنی و زەحمەتە و ئەمانە دوێتی من ڕۆژی سێنانت بۆ جێبەجێەکەم ئیتر باوکم ئەو سێنانە بۆ بە قوتی ڕۆژانەی ئیتر هەتا خوێندنی تەواو کردو 12 عیلمەکەی تەواو کردووە و زۆر زۆر مرتاح بۆ مامۆستا شێخ عومەر لەگەڵ یا باوکیشم ئەوی خۆشوی ئیستەش لە کتێبەکانیا لە زۆربەیە ناوی یعنی وەکو شتێکی مقدەس ناوی ئەهێنێ وەکو شتێکی پیرۆز وابزانم هەر ئەو کاتەی کە ئیجازەی مەلایەتی وەرەگرێ ئاهەنگێکیشی بۆ ئاهەنگێکی گەورەی یعنی بەنسبەت مەلاکانی ئەوەختە مامۆستا شێخ نووری بابە عەلی و نازانم کێ و کێ ئەمانە هەموو خزمە بن قەراخیە بن ئەوانە لەگەڵ مامۆستا شێخ عومەرە هەموویان بۆ پێکە جبە و مێزەرەی بۆ حازرەکەن و ئیتر ئاهەنگێکی خنجیلانەی بۆ دروستەکەن و جبەکەنە بەری و مێزەرە کەنە سەری و ئەبێ بە مەلا ئەبێ بە مەلا باوکم لەویا نازانێ یعنی چی بکە بۆ چوە بڕوە کێ ئەبێ شێخ سیدیقی شێخ مارفی نێرکسجار کە نزیکن لە ماڵە خەزوورانی خۆمەوە شێخ سیدیق کوڕی شێخ مارفی نێرکسجارە کە ئەویش شەخسیەتێکی ئاینی پیرۆز و گەورە بووە لە کاتی خۆیە لە هەڵەبجەوە کە ئەبیستێ ئەم مەلاکەریمە بۆ بە مەلا و 12 عیلمی تەواو کردو ئەنێری ئەڵێ ئەبێت بیتە نێرکسەجار مەلامان نێرکسەجار لە نزیکی هەڵەبجێ لای بحیرە و شتەکەەوە هین بۆ یەپەڕیتەوە من ناوێکی خۆش بەڵێ جا هەمووشی نێرکسە گوڵە نەرگسی زۆری لێیە هەردەی خۆیشیانە یعنی
ئیتر لەوێ باوکم ئەچێ بۆ ئەوێ پێی خۆشە بێ تەبان بێ خێزان و بێ کەس و بێ سەرپەرشت و کە ئەچێ بۆ ئەوێ لەوێ ماوەیەک ئیتر دەرزڵێتەوە و خەڵکە کە تەرحیبی پێەکە و بە خێراتنیەکە و زۆریان پێخۆش بێ ئیتر باوکم لەوێ هاوسەرگیریەکە دایکی کاک فاتیح برا گەورەکەم مەلای مزگەوتی بیارە ئەمری خوا کە شتێکی وایە ئەنێرێ بە دوای باوکما و باوکیشم پێی خۆشە بێت چونکە بۆ نێرکسجاڕی زۆر پێ خۆش بووە بەڵام لەبەر ئەوە کە ئەو چاویە شەو شتی توش بووە حەزەکە لەو جەوە ئەوانیش دەستیان هەبووە لە دەوا و دەرمان و بەڵێ بەڵێ ئەوانی شێخانی بیارە خۆی طب القلب بوون خاصەتەن شێخ ئەمینی کوڕی بەڕەحم ئیتر باوکم ئەچێتە بیارە و لەوێدا ئەمەزرێ و پاش فترەیەک شێخ عومەری قەرەداغی ئیبن القەرەداغی لە قەبەکەیەتی ئەچێ بۆ بیارە بۆ خزمەت شێخی بیارە باوکمە بینێ زۆر مرتاحە بێ ئەبینێ باوکم ئاوا لێ قەوبا و خێزانی ئەمری خوای کردووە و مناڵی بێلانە بوون و ئەمانە ئەڵێ من خێزانێک بۆ پەیاکەم خێزانەکەی دایکی منە خاڵۆزا و پورزا بن لەگەڵ مامۆستا شێخ عومەرا ئێتر دایکمی بۆ سازەکە دایکمە هێنن بۆ بیارە بۆ بیارە و کاک فاتیحیش مەهێنن دایکم بە خێویە کات و هەر وەکو مناڵی خۆی و وردە عائیلەیەک پاش چەند ساڵێ یەکێ لە خوشکەکانیشی کە ناوی ئامینەیە ئەمری خواکە ئەویش کوڕێکیە بێ کوڕەش هەیرن بەلای دایکم کە ناوی حەسەن بووە باوکم بە ناوی خۆیەوە حەسەن عەبدولکەریم تەزجیلی کردووە ئەویش نووسەرێکی زۆر بین بوو خوێنەوارێکی ئەویش هەر لای باوکم حەزەکەم لێرە یەک پرسیار بکەم مادام باسی نووسینت کرد ئەوەی کە تۆ زانیوتە و مەسەلەن باوکت بۆی باس کردووی وابزانام ئەو یەکەم جاراویش هەر بە شیعر و شتی وە یاخود چۆن دەستی بە نووسین کردووە کەی دەستی بە نووسین لە بیارە دەستی پێکردووە یا پێشتر کە لە سلێمانی بووە شتی نەنووسی نازان بە فەقێتی باوەڕ ناکەم مەجالی نەبووە و هینی نەبووە بەس کە گەیشتۆتە بیارە و ئیستیقراری کردووە من ئەوەم لە خەیاڵە یعنی کە ئەیان گێڕایەوە خۆ من ئەو کاتیان لە دایک نەبووم ژوورێکی تایبەتی هەبووە مناڵەکانی کە تۆزێک گەورە بوون و بۆ خوێندن و شت بردوونیەتە لای خۆی لەویا دەستی نووسینی دەست پێ کردووە بەڵام وەکو شعر باوەڕ ناکەم هەر وەکو نەسر و شتیوە بەس مامۆستا شعریشی هەیە زۆر کتێبی هەیە بەڵام کەواتەوە بە نەسر ینی بە پەخشان ئەکید لە بیدایەتەوە بەڵێ دیارە مامۆستا بۆ خۆی کەسایەتێکی زۆر ینی تایبەت بووە بەڕاستی من لە شوێنێکە خوێنمەوە ئەڵێ دوو زانای گەورەی وەکو ئەمجد زەهاوی و فواد ئاڵۆسی کاتێک کە ئیمتیحانیان کردووە وتویانە وەڵاهی بۆ ئێمە عیبە شەرمە کەسایەتی ڕاستەکەەوە کە چووەتە بەغا تەقدیمی کردووە لە کەرکووکیش تۆزە زروفەکەنا لەبار بوو بۆ باوکم لە بەرچاویکەوە بەڕاستی یعنی هەرچەند لە تەکەی تاڵەبانی بوو زۆر ڕێزیان لێگرت و یعنی تر تەکیەیان خستبووە بەردەستی باوکم بەڵام کە ئیتر لەبەر زروفی خۆتە زانی باشە جاگە تۆ باسی باسی ئەوە کە ئەچێت تەقدیمیەکە لە ئەوقاف من مەلایەکەم هاتووم لێرە تەعیین بم ئیمتیحانیەکەن کە ئیمتیحانیەکەن پرسیارەکانی بۆ هینەکەن ئەوێنێ و باوکم وەڵامەگاتەوە دوای بەیان باوکم مانگەکەن ئەڵێن زۆر یعنی هینی خەجاڵەتی خۆیان دەربڕیوە دوور لەوان کاڵێ ئێمە بمانزانیە تۆ ئەوەی قەت پرسیارمان لێنە ئەکردیت و ئەم تاقیکردنەوەمان ئەنجام نەئا لەگەڵتە بەڕاستی ئەوەش بۆ خۆی ینی گەورەی شەهادەیەکە بەڵێ بێگومان مامۆستا بۆ خۆی کەسێکی زۆر خۆشەویست بووە شێخ بە تایبەتی پەیوەندی لەگەڵ شێخ عەلادین و ئەوانەیە زۆر خۆش بوو ئەوانی شەرە و خۆشەویستیان بۆ ئەو هەبووە ئەرە وەڵڵا حتا کە باوکم لە بیارە دەرچووە شێخ عەلادین زۆری پێ ناخۆش بووە زۆری پێ ناخۆش بووە گوتی من بۆیە ئەو قسەیەم نەکردووە کەوا تۆ
خۆش دەرچی وت ومە با مناڵەکانە بچن شوێن و ڕێگەی خۆیان بەڵێ جا من نەویست وڵا بۆی بینەران بزانن باسی چیەکەین خۆ شتێکی ڕوون و هینە ینی شتێکی شاراوە نییە کە کاکە حەمە و کاکفاتیح بیر و باوەڕی چەکیان هەبووە ئەو ساهر ڕاستە ئەوەی کەشی علادین و توێتی با مناڵەکانێ بڕۆن لێرە و لە بیارە نەمێنن ئەوە حەزەکەم لە دەمی تۆ بیبیسین واللهی شتیوا هەبووە ئەوەی من بیستومە بەڵێ باوکە چی وت باوکم ئەیوت شێعەلادین کە بانگی کردم وتی مەلاکەریم تۆ ئەزانی من چەند تۆ اعتیزازی پێوە ئەەکەم و خۆشمەوی بەڵام خۆ ئەزانی مناڵەکان تۆزێ ئەو زروفەش فترەیەک بووکەوە حرەکاتی سیاسی دەستی پێکرد بوو ئیتر براکانیشم گەنج بوون وتێتی حەزەکەم کوڕەکان بنێری بۆ شوێنێکی کە بەڵام خۆت لە بیارە بمێنیتەوە هەتا من ماوەم تۆ لە بیارەبی باوکم مەڵێ بەخوا من لەگەڵ کوڕەکانیشم لێرە نەبێ منیش لێرە نابە ئیتر باوکم حتا لەو ماڵەش دەرچوو کە تیا بووین وابزەم عید تەکید نیم ئەمە بەس ئەو خانووە کە تیا بووین ئائیدی ماڵی شێعەلادین بوو وابزانم خانوویەکی بچکۆلە بووە ئیتر لەو خانوەش گواستمانەوە باوکم ئێمەی ناردە ماڵێکی کە ئەمە دایکمەوە هەر لە بیارە کە ئەچیتە بەرەو دەرەوەی بیارە بچی ئەلەوێەوە چوینەتە ئەوێ شوێنێکی خراپ نەبووە باش بووە بەدایکمی و تۆ ئێوە لێرە بن من و حەمە و فاتح ئەچین بۆ سلێمانی ئیتر کە چوون لەوێ لەگەڵ باوکم لەگەڵ شێم حەمەیە خاڵە خوا عەفوی کا بەڕەحمەت بێ علاقەیەکی خۆشیان هەبووە ئیتر زۆربەی کات هەر بەیەکەوە بوون و ئیتر پاش فترەیەک هەر لە سلێمانیش ئیمتیحانەوە کەلعادە لە مزگەوتی حاجی حان تەعینە بێتەوە لەوێ ئیتر نردی بە شوێن نردبووی بە شوێن ئائیلەکەیە خێزانەکەیە هاتن بۆ هاتوونەتە مادام هەر باسیێواکەین پێم خۆش بۆ پرسیارە بکەم ڕەنگە بۆ خەڵک هین بێ تێڕوانینی مامۆستا لەسەر شوعیەت و چەپ و ئەمانە چۆن بوو ینی دژایەتیەکردن ڕەتیە کردەوە یاخود ئەکەوتە مناقەشە و ئەوانە لەگەڵ مەوزوعەکە کە مناڵ گەیشتە 18 ساڵ شەرعیش یعنی حقوقی خۆیەواتێ و ئیتر باش ئەزانم تێگەم باوکم تەدەخلی سیاسەتی نەکرد پێشی خۆش نەبوو ئەوان کە چەپن و یعنی حقیقت هەتا 12 میلیشیان تەواو کردو نوێژیان کردو و ڕۆژویان گرت و تیادی خێزانێکی مسالم بووین بەڵام ئیتر دوای ئەوە هەر لەگەڵ ئەوە شا زۆر ڕێک و پێک بوون دژی هیچ دینێک هیچ ئاینێک نەوەستاونەتەوە ئەکسایەتیان لەگەڵ باوکمان نەکردووە ئینسان ئەبێ بێگومانەکە بڵێ حقیقەتێکی گەورەشیان کردووە دوایی باوکیشم زۆر احتیمادیە کردە سەریان ئەیزانی مناڵەکانی زیرەکەن بۆچی بفەوتێن لە پێناو شتێکە حڕە خۆی هەچ کەسێتە قبلی خۆیەوە ڕاست باوکم زۆر کراوە بوو باوکم لەو ناحیانەوە باشە ئەو لەقەبی مدەڕیس ئەوە لە بیارە پێیان بەخشیوە لەکوێ نەکەس پێی نەبەخشیوە باوکم بە حکمی ئەوەی کە حەچی مزگەوتێ چووە مدەر مهنەی تەدریسی جێبەجێ کردووە لەگەڵ ئیمامەت و خەتابەتە ئیتر ئەو لەقەبە وەکو شتێک بوو بەهینی ئەی حتا باوکم یەکەم کەس بووە کە لە بیارە خوتبەی نوێژی جومعەی بە کوردی خوێندووەتەوە ئەوە لە بیرە دێ ساڵی چەند بێ لە سیەکان نابێ وابزانم بەخوا ئیتر ئەبێ سیەکان بێ دوای سیەکان بێت چونکەم لە ئاخری چلەکان دەدای نازانم بەس وەکوتر وتم وەکو زانیاری ئەگەر بزانین وەڵڵا ئیتر لەو ناوایە بوو لە هەر شوێنێک ئەیبیستم ئەڵێن یەکەم مەلاکە بەڵێ بێگومان یەکەم مەلاکە وتاری جومعەی بە کوردی خوێندوێتەوە باوکمە باوکم یعنی کوردایەتی لە ناخیا بوو باوکم ئینسانێکی زۆر 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 یعنی دڵسۆزی خاکەکەی خۆی بوو دڵسۆزی وڵاتەکەی خۆی بوو یعنی نەیویست جارێ بۆ کات یعنی ئەمەنە احتیمامیە بە کات نهائیەن کاتی خیانەتی لە کات نەئەکرد
تر باوکم ئاوا لەسەر ناسنامەکەی تاسکەرەکەی نووسراوە مدەڕیس یا نەنووسراوە لەسەر ناسنامەکەی وابزانم هەر عەبدولکەریم نووسراوە کەواتە ئەو مدەڕیسە لەقەبێکی هینە ئیتر مناڵەکان کە گەورە بوون و کە ماڵمان چوە بەغا نفوس تازە کرایەوە بوو بە هەویەی ئەحوالی مەدەنی ئیتر تەسبیتی مدەڕیسەکەیان کرد ینی دوای کەواتە هەیە لە هینەکە بەڵێ بەڵێ لە هینی باوکمان نازانم بەڵامی ئێوە هەیە کەواتە من نییە بەس من نییە چونکە من کاتی خۆی هاوسەرەکەم نفوسی دەربەنی خان بوو دوای هینی زەواج کە نەقلی نفوسمی کرد بۆ دەربەنی خان نەیوت مدەڕیسی نەنووسی بوو ئیتر هەر عەتای عەبدولکەریم باشە کەواتە مامۆستا جەنابی مامۆستا لە پەنجاکانە بۆ جاری دووهەم دێت لە سلێمانی نیشتەجێ بێ ئەو کاتە زمانی عومەر عەلی بوو عومەر عەلی ئەوەی کە خوێنینەوە نازانم کە باسەکرێ پیاوێکی نەختێت تونڕە و ئەوانە بۆ بەرامبەر بە کورد و بە حەرەکەی کوردی و ئەمانە وابزانم لەگەڵ مامۆسایە بینی زۆر ناخۆش نەبووە بەڵام ئەگەر نەشبوو بێ یعنی بەڵام هینێکەیە بوو لە بینیانە لەسەر کوڕەکان وانە بەڵێ هەر لەسەر ئەوە بوو کوڕەکان لەلای ئەوە گیرا بوون کاک فاتیح و بەڵێ گیرا فاتیحم گیرا کاک حەمەم گیرا ئەو سەلاحی برام بچوو بوو یعنی ئەوە نەبوو کە بگیرێ کاک فاتیحش مسیجن کرا و کاک حەمەشم عومەر عەلی ناردی بە دوای باوکمە تر تۆزێ قسەی هینیش ناشرینیشی کردبوو توی ماڵەتی 24 ساعات ئەیەمێ بێ لە سلێمانی دەرچی تر باوکم تحملی ئیهانەی نەئەکرد یعنی سەری زۆر بەرز بوو باوکم قەت قبوڵی ئەوەی نەکرد یعنی موهان بێ لە شوێنێکە یەکسەر چوو بۆ کەرکووک چوو بووە تەکیی شێخ جەمیلی تاڵەبانی بە حکمی دیانەت و هینەی ئەوان و ئێمە شێخ جەمیل باوکمی ناسیوە و تەرحیبی پێکردەوە بە خێر بێت و ئەمە تەکیە خۆتە و لێرە دانیشە تەلەفۆنەکە بۆ ئۆقاف تەعیینیەکەن لێکووە لە هین زینە العابدین نازەم ناحیەیە قەزایە چییە لە بینی تۆز و کەرکووکە هەمووی شیعە و ئەوانە ئەبێ باوک مەڵێ من سونی ئەوان شیعە ئەکید ناگونجین بێکەوە شێخ جەمیل دەڵێت تۆ حەقت نەبێ لە تەکیەکە دانیشە هەتا من ماوەم لە تەکیە دابنیشە تر باوکم جێگە و ڕێگەیان بۆ تەرتیب کرد و فەقێیان بۆ خستە دەوری و هەتا کوڕەکانی شێخ عەلی و شێخ عەبدوڕەحمان خوا عەفویانکە ئەوانیش باوکم دەرسی پێوتن و 12 عیلمەکەی پێتەواو کردن و زۆر احتیمامی پێیان فەقەی کەشی هەبوو ئیتر دوای ئەوە چەند ساڵێکی پێچوو دیسانەوە بەزمی سیاسەت و ئەمانە براکانم وای لێکا کە کەرکووکی خوشکیشم عالی خوشکم لە بن گەورەتر بوو ئەویش سیاسی بوو ئەویش تەقریبەن سیاسی بوو بەڵام زۆرتر دیفاعی لە ئافرەتانە کرد لە مافی ئافرەتانیشیە کرد و کچی گەڕێکی کۆ کرد و هەمویانی فێری خوێن جا بۆ باسی ئەوم کرد یعنی خۆی لە مەکتەب نەبوو ئەو خوێنەواری بەهۆی جەریدەی ژین و مەجەللەی شەفەق و ئەم شتانە کە ئەوسا ئەڵڵا بۆ ئەهات بۆ براکانم فێری خوێنەواری بوو کچی گەڕێکی کۆ کردەوە وتی وەرن ئەگەرەتانەوە فێری خوێندنتان زۆر باشە جا ئێمە حەزەکەی پشوێگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا ئاتیە کچی خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس ئاتیە خان باو پرسیارەکەم مامۆستا لەکەیەکەوە دەستی کرد بەوەی کە فەقیه هەبێت و ئیجازەی مەلایەتی بدات و ئەوانە یاخود دەرسی ئاینی بە خەڵک بڵێ بە فەقیەکان هەر لە بیدایەتی چوونە دیارەیەوە ئەوەی هەبوو بەڵێ لە وەکو باوەکم جارجار خوا عەفوی کا باسیە کرد لە ئێرانەوە لە تورکیاوە لە ئەفغانستانەوە لە نازانم کوێوە
لەم وڵاتە ئیسلامیانەوە هەمووی فەقێ ئەهاتن بۆ بیارە وەکو جامیعەیەوا بووە. ئەرە وەڵڵا باوکم یعنی بڵێن دەرکەوتنی باوکم بەو جۆرە لە بیارەوە، یعنی ئەساسی دەرکەوتنی باوکم بیارە بوو کە ئەو هەموو فەقێیە کە خوێندنیان تەواو کرد و بوون بە مەلای چاک و ئەرە وەڵڵا ئەوەی کە تۆ بزانی ئەوەی کە بن بزانم من هەموو شتێکیش نازانم چونکە باوکم عادەتێکی هەبوو کاکاوە زۆر نەهاتەوە ماڵەوە باشە قسەی خۆشی بۆ ئێمە ناکرد باش نهێنی پارێز بوو یعنی زۆر نهێنی پارێز بوو بەس مامۆستا بۆ خۆی دژیەوە نەبوو کە ئافرەت کچیش بخوێنێ یاخۆ چونکە تۆ بۆ نمونە دوایەبی بە مامۆستایەکی باش. وەڵڵاهی من ئەگەر باسی ئەوەی خۆم بۆ بکەم کە چۆن بووم بە مامۆستاوە مە هەر لە زمنی هینی باوکمایە هەموو بەیانیان کە هەڵەسا لە خەو نانە دژ نەبوو ئەبەت دژی خوێنەواری نەبوو بۆ ئافرەت کە هەڵەسا لە خەو نوێژوشتی خۆیە کرد و تەواویە کرد و نان و چایە خوارد و ئەویت جزمەکە بێنە قورئانەکە بێنە بە دەرسەکەت پێ بڵێم دەرسی قورئانی پێوتم. ئەمە من بەعالی خوشکیشمی هەر ئەوت بە هەردووکمان، بەڵام من چونکە بچووکتر بووم نەوعێ بووم ئاخر مناڵ بووم باوکم زۆر متعلق بوو پێمەوە. ئیتر ئەمە ڕۆژێکیان ناڵێم خوشکەکەم کچانی گەڕێکی کۆ کردەوە و ڕەفیقی خۆی هەموو لە دەوری 18 و 19 ساڵا بوون و ئەمانە هەمووی فێری نووسین و کوردی خوێندنەوەی کوردی کردن. ئەوە لەکوێ لە بەغا؟ لە کەرکووک لە دوای سەورەی پێش سەورەی 14 تەمووز و کەوتە دوای سەورەش. اینجا ئەمە بەعزێ لە باوکەکان هەندێک لە باوکەکان ئەمەیان لا قورس بوو کە کچەکانیان فێری خوێندن بێ کاغەزە نووسن بۆ کوڕانەیان وتو بۆیان نەزانی عەقلیەتەکەیان نەرەوە بوو. وەڵا ڕۆژێکیان کە سەورەی شۆڕشی 14 تەمووز کرا عالی خوشکم زۆر بەجەرگ بوو، زۆر وریا و زیرەک بوو، وەکو من نەبوو، من ماڵ و مناڵ تیمیان کردم. چوو بۆ لای مدیری تەربیەی کەرکووک توی ئێمە مەجموعەیە کچین ئەمانە بێ مەحفل ئومیەمان بۆ بکەنەوە نەهێشتنی نەخوێنەواری. وەڵا پاش هەفتەیە 2 هەفتە کتاب هات بۆیان کردنەوە و کچانی گەڕەک هەموو چوون و منیش لەگەڵیان ناچوون بەس بە باوکمم نەوت پێم نەوت باوکمەیوت شەرتی ئەوە کە بخوێنن بچنم ئافرەت بچێتە مەکتەب سەیدا پۆشێ محتەشەم بێ نوێژەکانی نەفەوتێنێ ڕۆژووی نەفەوتێنێ ینی شەرت و مەرجی خۆی هەبوو شەرت و مەرجی خۆی هەبوو. وەڵا منیش لەگەڵیان ناچووم. مدیری مەکتەبەکە مامۆستای ئومیەکان بوو هی نێهێشتنی خوێنەوارەکان هات کە منی بینی وتی من مناڵ بووم بەنیسبەت ئەوانەوە وتی تۆ چیەکەی لێرە ئەوان فێری خوێندنە من تۆ چی وتم منیش فێرە بم وتی ڕۆڵە بۆ تۆ نابێ کێ بوو مدیرەکە خێزانی شێخ حوسێن بەرزنجی بوو کە لەگەڵ شێخ مارفی برای ئادام کرد سەدزەکەی ناوبوو وتم سزەکێ من حەزەکەم بخوێنم وتی کچی خۆم بەیانی وەرە بۆ مەکتەب بۆلام مەکتەبەکە خوار خۆمان بوو لە کەرکووک وتی بەیانی وەرە پێتەڵێم چی بکە وتم باش. وەڵا بۆ بەیانی چووم قێراەیەکی سەفی 3 دانا لە بەردەستمە خوێندنەوە کوردیش نەبوو عەرەبی بوو وەڵا خوێندمەوە هەنێ جەمع و تەرح و ئەمانەی حیسابی جاران پێیانەوت ئەوەشم کردو وتی ئافرین بڕۆ ڕەپۆلی چواردەوام بکە. بەو شێوەیە دەستت کرد بەو شێوەیە من دەستم کرد تەعویزی ئەوە مایەوە یعنی 3-4 ساڵ دوا کەوت بووم لە خوێندن چونکە 12 ساڵ بووم کە ئەم عەمەلیەیەم کرد ئەبوا من لە 7 ساڵەوە 6 ساڵەوە بچوومایەتە مەکتەب ئیتر چووم و بەردەوام بوو. لەسەر ئەو ئینقلابە ڕەئی چی بوو لەسەر ئەو شۆڕشی 14 تەمووز کە پێڵێن پێشتێکی باش بوو پێی خراپ بوو یا هیچ بەلایەوە؟ وەڵڵاهی لای ئێمە قسەی ناکرد من هیچم لێ نەبیست بەڵێ ئەی لەگەڵ مەلیک و ئەوانە پەیوەندی هەبوو نەبوو؟ لە تەمەنی باوکمە
نەچۆتە لای هیچ مەسئولێ هیچ حاکمێک هیچ ڕئیسێک قەت نەچووە ئەبەد نەچووە نزیکیشیان نەبووتەوە. بەڵێ کەواتە بۆچی لە کەرکووک بارەکاتوە چێتە بەغا؟ اینجا لە کەرکووک لەبەر ئەوە بارەکاتەوە گەڕێکەکە تۆزێ تقریبەن بەعزێ لە باوکی ئەو کچانە قسەیان کرد کە کچەکانمانەکە بە شیوعی و بەیان نەزانی ئەگەر یەکی فێری خوێنەواری بێ شوێعیەتیە. ئیتر باوکیشم وتی بەخوا ئەم ئاگرە بێ دوو کەڵ نییە شتێکی تریشی لێخەوە ئیتر هەستا چوە بەغا چوون بۆ بەغا براکانم و باوکم ڕۆیشتن ئیتر ئەو بوو ئەو ئیمتیحانەی کە باسمان کردو لەوێ ئەو ئیمتیحانەیە و لە مزگەوتی ئەحمەدی دامەزرا بە ئیمام و خەتیب لە مەیدان بوو لە خوار وەزارەتی یعنی کەواتە یەکەم بڵێن کاری لەو مزگەوتی ئەحمەدی بوو؟ بەڵێ یەکەم کاری پێش شێخ عەبدولقادر چەند ساڵێ لەوێ بوو. بەڵێ ئەمە ساڵی 59 وانە یا ئیتر 60 لە بدایەتی 60ەکانە ئیتر مباشەرەی کرد لەوێ مایەوە چەند ساڵێک تا 76 بوو 75 بوو تەقاعد بوو بە پێی عومر. ئیتر لە شێخ عەبدولقادر جەماعەتی قادریەکان داوایان کرد کە بمێنێتەوە لەوێ و مهنەی تەدریس هینکە. ئیتر لەوێ مایەوە هەتا کۆچی دوایی لە شێخ عەبدولقادر بوو ڕێزێکی زیاد لە حەدی هەبوو ئیتر لەخوا بەزیاو بێ. مامۆستا هیچ کێشەیەکی لەگەڵ شیعەکان هەبوو؟ یعنی نەبوو نەوەڵا شیعەکانیش یعنی ئەوە نەبوو ڕخیان لە باوکم بێت چونکە باوکم دژایەتی لەگەڵ کەس ناکرد ئەیوت لەکم دینوکم وەلیە دین مەزهەبی خۆیانە چیان لێ بکەم بەڵام ڕەتیشی ناکردەوە یا ئەیکردەوە یعنی ئەیوت یعنی دروست نییە ئەوە ئەکەن مەسەلەن بەڵام لەگەڵ ئاشورا و ماشورا ئەو شتانەیە نەبووە شتی تایبەت هەبوو کە نەوەڵڵا شتی تایبەت نەبیستوەلی قەت. بەڵێ مامۆستا زمانی عەرەبی زۆر باش زانیوە بەڵام ڕۆژەوت عەرەبی قسەکردنی نەئەزانی هەر بە فەسیح قسەیە کرد. بەڵێ ئەرەوڵا یعنی ممکنە کەلیمەی بزانیا یعنی بەڵام وەکو عەرەبێک قسە بکە نەیەتوانی بە کەواتە قسەی کتێبیە کرد قسەی کتێبی کرد فەسیح عەرەبی فەسیح قسەی کتێبە. بەڵێ شتێکی تر هەیە زۆر خەڵک معنی باس کراوە ئەوە کە ئەڵێن مامۆستا ئەوەندە توانای هەبووە بەسەر قورئان و بەسەر حەدیث و بەسەر ینی ئاینەکە بە گشتیە وتوێتی ئەگەر مەسەلەن قورئان هەمووی لە ناو بچێت لە دنیاە من نەتوانم بە نوقتە و خاڵ و فاریزە و چوزانم زەممە و کەسڕەوانەی کە هەیەی بینوسمەوە و لە فەوتان ڕزگاری کەم فعلەن نەها جار وتێتی ئەگەر قورئان بێت و خوانەکە بفەوتێ ئەتوانم بەبێ غەڵەتی شەدەیەک کەسرەیەک زەممەیەک من بینوسمەوە و بیپارێزم لە فەوتان. جگە لەوەی لە مەسەلە ئاینیەکە مامۆستا خۆشەویستێکی زۆری بۆ ئەدەبیات بووە بە تایبەتی بۆ ئەدەبی کوردی بزڵێت هەتا ینی شێعرەکانی بە ناوی نامیەوە بڵاوکەڵەوە لە قەبی شعری نامیە بە تایبەتی لەسەر شیکردنەوە لەسەر شعری کوردی و بە تایبەتی نالی و مەحوی و مەولەوی و ئەمانە ئەڵێن زۆر سەرسام بووە بە مەولەوی یاخود بە چیان ئەوەی کە تۆ بزانی یاخود جاری وا هەیە کە باوکم شیعرەکانی مەولەوی ئەخوێندەوە لەگەڵ کاک حەممال لێکیانایەوە فرمێسک بە چاویە هاتە خوارەوە ئەمەنە تەئسیری تێ کرد. جا مەولەویش با ئەمەش هەر باس بکەین مەولەویش زۆر بێشانس بوو لە کاتی ئینەکەی کە باوکم خەریکی چاپ و هێنی کرد بوو تازە ساڵێک بۆ چوو بووینە بەغا لە مەتبەعە بوو دیوانەکەی مەولەوی
بەیانیەکیان کاک حەمەم هەموو ڕۆژێ ئەچوو بژاردە غەڵەت و شتەکانیە کرد و سەرپەرشتی چاپیە کرد و ئەمانە هاتەوە زۆر بە ئاجزی وتمان دایکم وتی ڕۆڵە حەمە ئەوە چیتە وتی دایە چیمە ئەو ڕەنجەی من و باوکم ماومانە هەمووی بەزایە چوو وتی چییە وتی وەڵا ئەم شەو مەتبەعەی ناوی مەتبەعەی نەجاح بوو وتی ئاگری تێبەر بۆ سوتاوە و دیوانەکەش هەمووی سوتاوە دیوانەکەی مۆلەوی شەمویستە ئیتر کەوتنە باوکم زۆر تێک چووبەوە زۆری خەفەتی خوارد تر دوای ئەوە کەوتنە ئەوە دیسانەوە سەر لە نوێ ئەوەی لای خۆیان نەبووە و هین دەست نەیان نووسیوەتەوە و هینیان نەکردووەتەوە بینووسنەوە و جاری دووەم هەتا ماوەیەکی زۆری پێچوو هەتا بۆ جاری دووەم ئامادەیان کردەوە و لە چاپیاننا ئەرە وەڵا کەواتە ئەوە ڕاستە ینی زیاتر بە مەولەوی وەکو شەخص ئەڵێم وەکو خۆی یا بە هەموو ئەو شاعیرە کلاسیکانە وەڵا هەموو شاعیرەکان باوکم فەرقی ناکرد بەس ئسلوبی شعرەکانی مەولەوی چونکە هەورامی بوو باوکم ئەو چەند ساڵە لە بیارە بوو ئیتر تەسیریەکەتە سەر ناخی وەکو چۆن یەکێ مناڵێکی لێ دوور بکەوێتەوە هینیە کرد دڵی پڕە بوو کاکە حەمە و کاک فاتیحە چۆن هاوکاریان نەکرد یعنی وەکو شاگردێک وابوون لە بەردەستیانە یاخودەوانیش نانا وەکو شاگرددان بیت ئەم شعرانەیان ئەخوێندە و هەردووکیان بەڕێ مەسەرجاری وا بوو کاک حەمەم ئەیوت ئەو ڕێی خۆی ئەیوت بابە من ئەوە وا نامبینم ئەبێ بیگۆڕین بە نەوەیەکی تر ئیتر ئەیزانی ڕاستەکەن هەرە وەڵا بە قسەیە کردن زۆر یارمەتیان کاک فاتیحم لە ئەخیرەوە وا بزانم زۆرتری دیوانەکەی سالم خەریکی دیوانەکەی سالم بوو دیوانی سالم ئیتر ئەویش هەر تەواوی نەکرد ئەمری خوای کرد چونکە کاک فاتیحم زوو ئەمری خوای کرد لە ساڵی 90 ئیتر بە ناتەواوی مایەوە کاک حەمەش ماڵی هاتە سلێمانی و تووشی مەشاکلی نەخۆشی بوو 8 ساڵ لە جێگەیاکەوت ئیتر لەو ئەخیرەوە بەخوا یعنی قەت تەسەوورمان ناکرەوە دیوانی سالمە تەواو ببێ یعنی نازام چۆن ئەیتوانی لەگەڵ مامۆستا ڕەفیق ساڵح ناسی ئەچوو بۆ ماڵەوە بۆ ماڵی کاکم ئیتر لەوێ بەیەکەوە بۆیە خوێندەوە و کاک حەمەم بۆی شیکردنەوە شتی بۆ کرد ئەرە وەڵا مامۆستا لە شوێنەکە فەرموویەتی ئەڵێ ئەگەر ئەدەبیات نەبووە ڕەنگە زوو بمرد زوو مردمایە ینی کەواتە ئەوەندە عاشقی زۆر یعنی کاکاوە یعنی باوکم ئەوەنەی خەریکی ئەدەبیات بوو ئەوەنەی ئیهتیمامی بە ئەدەبیاتەوە بڵێم بە ئێمەی ناکەوتە ماڵەوە باوکم جارێ هەتا هێزی تیا بوو ئەوە بەس نیوەڕۆ و نیوەڕۆ هاتەوە بۆ ماڵەوە نانیە خوار پاروێ نانیە خواردەوە ڕۆیشتەوە دوای ئەوە وای لێ هات لە هەفتاکانەوەی تر تەواو ماڵی تەرکی ماڵەوەی تەرکی کرد شەو ڕۆژ نەهاتەوە بەس جومعە و جومعە ئەهاتەوە دوای نوێژی جومعە کە لە شێخەی کرد ئەهاتەوە نانیە خوارد و ئیتر براکانم کۆبوونەوە لێ و مناڵەکان و من خاستەن ئێمە دراوسەیان بووین دیوار بە دیوارەوە بووین لەگەڵ ماڵی باوکمە مناڵەکانمی زۆر خۆشەویست ئاهاتن ئیتر هەموو ئەیوت وەرن دەستکەنە ملی بابە گەورە کێ زۆر سەردانیە کردەوەی یعنی لە هاوڕێ نزیکەکانی خۆی کێ زۆر هاوڕێی بوو مەسەن هاوڕێی عەرەب و کوردوانی هەبوو وەڵڵاهی هاوڕێی عەرەب قەت نەهاتوو ئەو خەڵکی سامەڕا و ئەو سامەڕا و بەعقوبە و ئەمانە زۆر باوکمیان خۆشەویست ئیتر زۆر هاتن بۆ لای هاتنە ماڵەوە بە تایبەتی لە کاتی نەخۆشی باوکما کە سەراحی برام ئەیهێنانەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە ئەکەوت ئەیوت بابە ناتوانین هەموو دەقێ بین بۆ شێخ سەرت لێبین تۆ پێویستە بە چاودێریە ئیتر ئەو عەرەبانەش ئەهاتن بۆ ماڵەوە بۆ لای باوکم ئیتر کوردەکانیش ئەوانەی خۆمان ئەمانەی کە لە سلێمانی یعنی ناسیا بوون و دۆست بوون و خزم بوون ئەهاتن بۆ ماڵەوە ئەوە زۆربەیان خزم بوون هاتن بۆ لای باوکم
دکتۆر مستەفا زەڵمی زۆر ئاهات بۆ لای باوکم، یعنی باوکمی زۆر خۆشەویست. کاتێکی دیاریکراوی هەبوو بۆی کە بخوێنێتەوە بنووسێ کەی نووسی مەسەلەن حەزی یا هەر بەردەوام ئەگەر هەز وەختێ بیویستە ئەی خوێندەوە و یعنی خوێندنەوە مەقسەدی تەلیفاتەکانیەتی کە خەریکی بوو کە خەریکی ئەوە بێەوە هەموویش مطالعەی خۆی و ئەوانەیە مطالعەی خۆی یعنی بەیانی کە هەڵستان نوێژیە کرد ئەمجا هەنێ دوعا و ورد و ئەورای خۆی ئەخوێند کەمێک ئەمجا نان و چایەکی بەسیطی خوارد ئەمجا دەستیە کرد بە دەرسوتنەوەی فەقێکانی وەجبەی یەکەم فەقێکانە هاتن دەرسی پێوتن ئەڕۆیشتن ئیتر دەستیە کرد بنووسی چۆنیش ئاوا لەسەر هین ئەکەوت لە کورتی و مێز نەبوو دای باوکم قەڵەمەکەی و مەرەکەبەکەی و کرد بە ناو شوشەکە و پێیە نووسی و ئەر ئەوە بوو ئیتر نزیکی نیوەڕۆیش نوێژ تا نزیکی نیوەڕۆ ئەهات هەم دیسان وەجبەیەکی کە فەقێ ئەهات دەرسی پێوتن و ئەوانیشە ڕۆ نوێژی نیوەڕۆیە کرد تقریبا سەعاتێ سێ چارەک ئیسراحەتێکی وەرەگرت ئەنووست و هەڵەسایەوە ئیتر دەستیە کردەوە فترەیەکی هەبوو ئەو دوای نیوەڕۆی کە نوێژی عەسری کرد بۆ ئیستیقبالی خەڵک داینابوو ئەوانەی کە لە کوردستانەوە ئەڕۆن سەری لێن ئەوەی لە کوردستانەوە بچوایە لە سا هەشتایان کە ناوی باوکمیان ویستبووە بۆ زیارەتی مەرقەد و باوکمیان بکردایە ئیتر دوای ئەوەش ئێوارە بوو ئێواران نانی نەئەخوارد باوکم نوێژی مەغریبیە کرد هەمیستان دانیشتەوە تۆزێکی کە ئەینووسیەوە خواردنی تایبەتان بۆ کرد هەموو ڕۆژێ لە چی بوو والله حەزی لە هەموو باوکم ئەوە نەبوو یعنی خواردنێکی ڕق لێبێ بەس بەعزێ شلە و شتی نەئەخوارد گۆشتی بزنی نەئەخوارد دەیوت ناڕەحەت مەکە ئیتر نیوەڕوان على الأكثر كيتر واي لهات نيتوا لە شێخ عەبدولقادر هەموو ڕۆژێ یەک دنیا چێشت و شۆربا و گۆشت و ئەمانە حەیوان سەرە بڕە ئەیوت ئەو من دروست نییە بێخۆم بە من ناشێ شەرعەن دروست نییە منەوە یعنی نانی شێخ عەبدولقادری نەخوارد مامۆستا لەواشێ زۆر حەزی لە وێنەگرتن نەبوو بێ ڕقی لێ بوو زۆری ڕق لە وێنەگرتن ئەگەر وێنەیەکشی گیرابێ بەبێ ئاگای خۆی بووە بەعزێ جار وێنەیەکی تۆزێترەی بەدەستەوەی ئاوا گرتووتیەوە بەبێ ئاگای خۆی ئەی دەستنووسەکانی ئەوەی تۆ بزانی دەستنووسی هەیە شتی هەیە کە مابێ و چاپ نەکرابێ واللهی نازانم لای ئەو برازایەمە ئیتر نازانم ئەڵێ هەر خەریکم و ئیتر نازانم شتێکی تر کە مامۆسا لەگەڵەوەی کە بێگومان کوردستانی زۆر خۆشویستووە زمانی کوردی خۆشویستووە بەڵام لەو فترە زۆرەیە کەم سەردانی کوردستانی کردووە ڕقی لە سەفەریش بوو سەفەری ناکرد لە سلەیمانی دەرچوو لە کەرکووکەوە هاتووەتە بەغا هەتا بەس تەعزیەشم هەمەیە خاڵ هاتەوە ئیتر نهاتەوە کوردستان ئەبەد نهاتەوە یعنی لە ساڵی 59 تا کۆچی دوایی کردووە یەکجار سەردانی کوردستانی یەکجار بۆچی حەزی حتا بیارەش بەس بۆ تەعزیەشی عەلادین ڕۆیشتەوە ئەرە وەڵڵا حەزی لە سەفەریش ناکرد لەگەڵ ئەوەی کە بە تایبەتی ئەو لە بیارە بۆ ئەو چی بوو ینی وەڵڵا بیارە بۆ ئەو شوێنێکی مقەدەس بوو زۆر بیارەی خۆشەویست و زۆر اعتیزازی بە بیارەوە کرد باوکم حتا بە شێخانی دیارەوە هەموویان حتا ما بوو باوکم یعنی من لە گەڕەکەکەی خۆمانە مەڵ من لە لای مامۆستایانەوە بوو سەر و سانەوی شیرین لێ ماڵی شێخ سابتی شعلادینی لێ جا شێخ سابت دایکم و دایکی ئەو شیریان ناوە بە یەک ئێمە هەمومان دەستنوێژمان لێک ناشکی ئەوت ڕۆڵە ئەوە براتانە براتە ئەوە خاڵی مناڵەکانتە دەستنوێژتان لێ ناشکی ئەموت با بە دراوسێمانە دایم بەیەکەوەین ئەو یەت منە ڕۆم ئەرە وەڵڵا ئەی لەگەڵ شێخ عوسمانە بینی هەبوو ها زۆر چەند ڕسمی هەبوو لەگەڵ شێخ عوسمان لەگەڵ شێخ عوسمان لەگەڵ شێخ عوسمانیشەکە لە بەغا بوو شێخ عوسمان لە کەرخ بوو
لە حەی شۆرتەیان پێوت لەوێ بوو باوکم زۆرە چوو بۆ لای گۆرانی هەورامی سیاچەمانەی حەز لێ بوو زۆر جار خۆیشی لەبەر خۆیەوە ئەیوت سیاچەمانەی زۆر حەز لێ بوو ئەرە وەڵا خۆیشی ئەیوت جار جار بەس ئەم یعنی تەلەڤیزیۆنی سیر ناکرد مەگەر قورئان بووایە حەزی لە چەند ساڵ نەیە هێشتا تەلەڤیزیۆن بکڕبین یعنی براکانم بیکڕن و داینە لە ماڵە هەتا خۆی دایمە هاتەوە هەموو شەوێ لە ماڵەوە بوو ترکە ئەو وازی هێنا لە ماڵەوە تەلەڤیزیۆنیان کڕێدان کەواتە ئەوان لەگەڵەوەی ئەو بیر و باوەڕەشیان هەبوو ئەوەندەی احترامیان نەگەن تەنانەت تەلەڤیزیۆنیشان نەکڕی زۆر یعنی ئەو برایانە یعنی نازانم هەر عیبادەتی باوکمیان نەکرد ئەیان زانی باوکم ئینسانێکی موسالیم و ئینسانێکی زەرەری ئەوانی ناوێ و باوکم زۆر حەنین بوو زۆر زۆر هەمومانی خۆشەویست باوکم هەمومانی خۆشەویست هەتا مناڵەکانمان گەورە بوون ئەیوت وەرن وەرنە باوەشم بابە ئەموت تۆ ئەوەی تۆزێکی ئەموت پانتەکەنەوە ئەوێ ناتخوا زۆر خۆشە ئەوە نەوەی منن جا ئەوە کە تۆڵی جەناب دەڵی ئەوەندە مەسەلەن پشکۆلەی مامۆستا هەیە من وابزانم ئەڵێ ئەگەر تەرازویەک بێنی کتێبەکانی بەراوردی لەگەڵیا بەراوردی وەزنەکەی کتێبەکانی زیاترە لە زیاترە ئەرە وەڵا باوکم ئاوا بوو هەزار ڕەحمەت لە گۆڕی ڕەحمەتی لێ بێ ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵقەیە نین بەڵام بەشێکی تریشمان ماوە کە شتی تر هەیە کە باسی مامۆستا بکەین لە هەڵقەی داهاتوودا باسیەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی هەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمە هەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم مامۆستا زۆر نەئەچووە پرسەی خەڵکەوە چەند ساڵ پێش مردنی قەبری بۆ خۆی هەڵکەن بوو چەند جار هەفتەی جارێ دوو جار بە پێی توانای خۆی ئەچوو قورئانی لەسەر خوێن و ئاهات لەگەڵ چەند ئەفسەرێکی ترە ئەیانەوەی ئینقلابێکی عەسکەری من دینەکەی خۆم ناگۆڕمەوە بە قسەی سەدام من چۆن ئەڵێم خومینی کافرە مام جلال لە بەغا بوو نەچوو لای باوکم بەو تەمەنەوە بچێت بۆ لای مام جلال خۆی قەت چووک نەئەکردەوە لە بەردەمی کەسان ئەوە نەبوو بەڵێم فیزی هەبوو ئەو هەموو مؤلفات و نووسین و شتەی باوکم یعنی ئینسان مەکینەیەکی چاپیشی هەبێ فریان ناکەوێ ئەوە نەبنووسێ